وەفدێکی باڵای حکوومەتی هەرێم کە سەرۆک و جێگرەکەی سەرپەرشتیان کرد لە دەربەندیخان شوێنە زیان لێکەوتووەکانی بوومەلەرزەکەیان بەسەر کردەوە. سەرۆکی حکوومەت کە ژمارەیەک وەزیریشی لەگەڵدا بوو دوای کۆبوونەوەی لەگەڵ یەکە کارگەڕیەکان ڕایگەیاند کە بودجەی تایبەت بەم کارەساتە دەخەنە بەردەم ئیدارەی ناوچەکە. لە تەقیمی خۆمان ئێمە گەیشتین بەوەی کە ئێمە بە دوو شێوە کار دەکەین. یەکەمیان ئێمە بودجەیەک دەخەینە بەردەستی یەکەی ئیداریەکان لەم سنوورەدا بۆ ئەوەی بەپەلە ئەو کێشانەی کە دێتە پێش حەلیان بکەن. دووهەمیانیان ئەوەیە ئێمە ئەوەمان یەکە ئیداریەکانمان ڕاستپاردووە بۆ ئەوەی تەقیمی وەزعەکە بکەن، زیان لێکەوتوانی هاوڵاتیان ئەوانەی کە زیانیان بەرکەوتووە تەقیمێکی تەواو بکەن و بە دڵنیاییەوە ئەوەی ئێمە پێمان دەکرێت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەرەبووکردنی ئەو خەڵکە دەیکەین. بەنداوی دەربەندیخان و بەشێک لە خانوو و باڵەخانەی هاوڵاتیان و بینای خوێندنگا و فەرمانگەکانی تریش بەهۆی بوومەلەرزەی چەند ڕۆژی ڕابردووەوە زیانیان بەرکەوتووە. بۆ گەڕانەوەی سیمای جارانیان پێویستیان بە خەم خواردنی دەست بەجێ هەیە. زەرەکان قابلی چاکردنەوەیە. ئێمە راپۆرتێکمان حاضر کرد کە راپۆرتەکەمە دوێنێ هەر شەو نردمان بۆ وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق تا ڕزامەندی پێوە بگرێ کە مەبلەغی 7 میلیۆن دلارمان داوا کردو بۆ ئەوەی ئەو زەر و زیانە لە بەنداوەکە کەوتووە چاک بکرێتەوە و خەتەری تەواوەتی ببڕێ. راپۆرتێکماندا بە سەرۆکی حکوومەت وەفتەکەی سەرۆکی حکوومەت کە مەبلەغی 4 میلیارد دینارمان کرد بۆ ئەوەی هەندێک پێداویستی ئانی هەیە کە بتوانین کاری لەسەر بکەین. ئەوەی هەبێمە 5 بینامان بە کەڵکی خوێندن نەماوە ڕاستە خۆ بڕێرماندا ئەمانە چۆڵ کرێم بچنە بیناکانی ترەوە. 12 بینامان هەیە تعمیراتێکی بەسیتی و پارەمان هێناوە تەسلیم بە بەڕێز بەڕێوەری پەروەردەیەکین بۆی دوو لە ڕۆتین و ئیشکایەکسەری و 15 بینای کەشمان هەیە کە ئەمە پاکردنەوەی ئەوێ ئەویش هەر پارەی بۆ تەخسیسەکەین. لەبەرەوە ئێمە وەکو بەڕێوەبەرتی گشتی پەروەردە هەموو تەرکیزێکمانە خینە سەر قەزای دەربەندیخان بە دەرەجە یەکەم. پاشماوەکانی کارەساتی بوومەلەرزە هێشتا بە سیمای دەربەندیخانەوە دیارە. زیانە گیانی و مادیەکانی ئەو کارەساتە هیچی لە بەردەم حکوومەتدا نەهێشتووەتەوە کە بۆ بەهاناوە چوونی خەمساردیەک بنوێنێت. ئەمە داروپەردووی بینایەکی 4 شاری دەربەندیخانە کە بوومەلەرزە تەختی زەوی کرد. حکوومەت بڕیاری داوە کە زیانە مادیەکانی قەرەبوو بکرێتەوە، بەڵام گیانی ئەو قوربانیانەی کە بوون بەژێر ئەم بینایەوە قەرەبوو نابنەوە. سامان کەریم کورد، سات نیوز، دەربەندیخان.